حقیقت ئەوەیە کە وەزعی باشوور وەزعێکی یەکجار غەمبارە، یەکجار بۆنی شکست و بۆنی ناسەرکەوتووی لێ دێت. ئەوەش بەشی زۆری 95 لەو دۆخەی کە ئەو ڕۆکانە باشوور تێیدایە، چ لە هەژاری خەڵک، چ لە تاڵان، چ لە دزی، چ لە نادیمۆکراسی، چ لە ئەو وەزعە قەیراناوەی حکوومەت و پارلەمان و هەر پارلەمان هەروجودینە پارلەمانێکی کارتۆنی و سرفە. هەمووی ئەوانە ئەگەر شیکەینەوە دانە بەدانە، حقیقت ئەوەیە کە دەگەڕێتەوە 95 هۆکارەکان دەگەڕێتەوە سەر ناقابلبوون و بێئیرادەیی و بێکفایەتی سەرکردەی کورد. یعنی هیچ نابێت لەوەیدا ئێمە شەرم بکەین، نابێت لەوەیدا هیچ گومانێک بکەین کە هۆی سەرەکی ئەوەی کە دەبوو باشوور ئەمڕۆ چرایەکی هەر چوار پارچەی کوردستان بێ پەناگایەک و شوێنێکی هەموو خەباتکارانی کورد بێت و ئومێدێک بێ بۆ دواڕۆژی هەموو زوڵم و زۆریەکانی کە لە میلەتی کورد چۆ بە درێژایی 100 ساڵی ڕابردوو، ئەم ڕۆکانەکەوانە بە نەتەنیاوانە بە عەکسەوە شکاوەتەوە، بۆتە موشکیل بۆ پارچەکانی تری کوردستان، بۆتە مەرکەزی سیخڕ و جاسووس و مەرکەزی بۆتە جەلاتخانەیەک بۆ شۆڕژگێرانی ئەوە تا باکوور، ئەوە تا شۆڕژگێرانی ڕۆژاوا، تەنانەتی ڕۆژهەڵات. ئەمن پێم وابێ ئەوە فقط و فقط دەگەڕێتەوە سەر سیاسەتێکی بۆگەن و سیاسەتێکی پیسی ئەم سەرکردایەتێ شۆڕژگێرەی کە ساڵانێکی زۆر میلەتیان بەوە گۆشدا، بەوە فریودا کە شۆڕش دەکەین. حقیقت ئەوەیە کە هۆکاری سەرەکی هەروەکو لە پرسیاری پێشوویدا عەرزم کردی، هۆکاری سەرەکی خۆمانی ئەم بێ ئیرادەیە، ئەو بێ بەرنامەیە، ئەو بێ پلانێ، ئەو تەماحە زۆرەی کۆنە شۆڕژگێرەکان، ئەمە هۆکاری سەرەکی. لە تەنیژوەشدا بمانەوێ نەمانهەوێت داگیرکەرانی کوردستان کە چواردەوری باشووری کوردستانیان تەنیوە و هەمیشە و دایم چاوێکی وایان لێ بۆ کە نەکا کورد ئەزمونێکی جوان پێشکەشی کۆمەڵگای جیهانی و پێشکەشی کۆمەڵگای هەر چوار پارچەی کوردستان بکە، ئەویان هەمیشە و دایم مەراق بووە، بۆیان گرنگ بووە کە نەهێڵن ئەو ئەزمونە سەرکەوتوو بێت. ئەوەش فاکتەرێکی گرنگە، بەڵام ئەو فاکتەرە بەقەد ئەوە گرنگ نییە ئەگەر خۆمان ئیرادەمان هەبایە، ئەگەر خۆمان بەڕاستی پلان و ئامانجێکی ڕوونمان هەبایە، بێجگە لە ئامانجی شەخسی، جگە لە ئامانجی خصوصی و بەرژەوەندی تەسکی بنەماڵی و حیزبایەتی، بەڕێی من پلانی دوژمنانی چوار پارچەی کوردستان نەیدەتوانی ئاوا بەو شێوەی کە ئەو ڕۆکانە زۆربەی شارەکانی کوردستان پڕە لە جاسووس و پڕە لە بەکرێگیراوی تورک و میت و پاسدار و سوزانە. ئەمە دەکرا پێشی پێ بگرین، دەکرا نەهێڵین بەو بەربڵاوێ سیخوڕەکانی وڵاتانی داگیرکرد لە وڵاتانی شارەکانی کوردستان بڵاو بن. ئەمە دەگەڕێتەوە سەرەوەی کە بەڵێ دوژمنانی کوردیش پلانیان هەیە، زۆر چاک بە حیسابکراوی پلاندا دەڕێژن بۆ کوردستان، بەڵام بەداخەوە سەرکردەی کورد جوابیان دەداتەوە بە شەفافی. تاقە هێزێکی کە زۆر تامبلان چۆ لە ژێر ڕچێفی میتی تورکیا و خودی ئەو حیزبی باڵا دەستەی ئاکپارتی و خودی شخصی ئۆردوغان دەنێ و حیزبەکەشدا، ئەوە بنەماڵەی مەسعود بارزانی هیچ شک و گومانی تێدانیەکە لەلایەکەوە برازاکەی نێچیر هەمومان دەزانین کە بەبێ ئەوەی کە بگەڕێتەوە بۆ پارلەمانی کوردستان کە پارلەمانێکی شەرعی بوو، پارلەمانێک بوو بەدەنجی خەڵک دروستکرا بوو، فەخر و شانازی هەموو کوردێک بوو کە پارلەمانمان هەیە، بەبێ ئەوەی کە بگەڕێتەوە بۆ پارلەمان، بگەڕێتەوە بۆ حکوومەتەکەی خۆی ئەو دەمی و بگەڕێتەوە بۆ حیزبە نەیارەکەی کە شەریکەکەی کە نەیاری بوو و دوای بوو بە شەریکی، بگەڕێتەوە بۆ ئۆپۆزیسیۆن کە گۆڕان بوو، بەبێ ئەوەی کە بگەڕێتەوە بۆ هیچ کامێک لەوانە هەستا بۆ خۆی چوو لە کۆشکەکەی ئۆردۆغانی، قەراردادێکی 50 ساڵە کە ئەمە لە تاریخدا بێوێنەیە، ئەتۆ بتوانی پەیمانێک و قەراردادێکی 50 ساڵەی بەرووبوومی نەوتی میلەتێک
بەبێەوەی کە بگەڕێەوە بۆ پارلەمانەکەی و بۆ ئەحزابەکەی دیکە پسی بۆ خۆت ئیمزا بکەیت لەگەڵ دەوڵەتێکی داگیرکەری کوردستان کە دەوڵەتی داگیرکەری تورکیا ژۆکو دەوڵەتە داگیرکەرەکانی دیکە نییە، ینی 2-3 دانە پلە لە پێشترە کە بە تەواوی معنا ڕقی لە میلەتی کووردە، دژی میلەتی کووردە، دژی مناڵی کووردە، دژی مۆسیقای کووردە، دژی کۆلتوری کووردە. ئەوە هەمومان دەزانین کە ئینکاری ئەوەی کردو کە کورد نەتەوەیە، کە ئینکاری ئەوەی کردو کە کورد کەمینەیەکە لە ناو تورکیا، ئینکاری ئەوەی کردووە کە زمانی کوردی هەیە و دەڵێ هەمووی پێ دەڵێ تورکی چێوی ئەوانە هەستا چووی لەگەڵ دەسەڵاتێکی ئاوە نەوتی کوردستانی ئاوە بە تاڵان فرۆشی تەسلیمی دەوڵەتێکی فاشیستی وەکو ئۆردوغانی کرد کە ئەمە دەگەڕێتەوە سەر بنەماڵەی بارزانی کەوابێت هۆکاری سەرەکی خۆمان بوون، یعنی کەس نەهات بوو تفەنگ لەسەر بلی مەسعود و نێچیر بارزانی دابنێکە کاکە ئەتۆ نەوتی کوردستان هەرزان فرۆژ مەکە، نەوتی کوردستان ئاوە بە تاڵان مەدا. بۆچی ئەوەی کرد؟ بۆ ئەوەی کە ئەوان بوونی خۆیان مانەوەی خۆیان لە ناو میلەتی خۆیان نابینن. ئەگەر هێزێک بڕوای بە میلەتەکەی خۆی هەبێت، بڕوای بە خۆشەویستی ناو کۆمەڵانی خەڵکە بێت، ئاوا محتاجی بێگانە نابێت، چونکە ئەو دەزانێت کە میلەتەکەی خۆی ڕۆژێک لە ڕۆژان چارەنووسی قەزافی و حوسنی مبارەک و ئەوانە و عەلی عەبدوڵڵا ئەوانەیان دێتە سەری، متمەئینن لەوەی بۆ خۆیان، دەنێو خۆیاندا ئەوان دڵنیان کە چارەنووسیان لە چارەنووسیوان باشتر نابێت. بۆ ئەوەی کە بتوانن خۆیان ڕابگرن هاتوون زۆر بڵم چی، ینی کۆیلانە، زۆر کۆیلانە لە عینی حاڵدا بە حیسابی خۆیان زیرەکانە هاتوون چارەنووسی خۆیان گرێ داوەتەوە دەوڵەتێکی وەکو تورکیا. حیسابی ئەویان کردو کە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکە و جێگای هەیە و ئیقتداری سیاسی و مەشروعیەتی سیاسی خۆی هەیە و بە ئاسانی لە ناو ناچێ، کەوابێت ئەگەر ئێمە چارەنووسی خۆمان گرێ بدەینەوە بە دەوڵەتی تورکیا، هەتا دەوڵەتی تورکیا هەبێ ئێمە شەین. ئەوە ئەو لۆژیکەیە کە ئەوان بەکاریان هێناوە لە هەر سەردەمی ڕەکەبەریەکان و شەڕەکانیان لەگەڵ حیزبە نایارەکەی خۆیان کە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و ئەو دوژمنانەی دەناو خودی کوردستاندا هەیان بووە هەر لە ساڵانی دوای ئاژبەتاڵە و لە ساڵانی 76ەوە و پێشتریش. ئەوانە لەو ترسەی کە ئاخرەکەی ڕۆژێک نایارێکی کورد کۆمەڵانی خەڵکی کوردستان لێیان وە خۆ دەکەون و شەڕی ئەو تایفەی ئەو بنەماڵەی لە کۆڵ خۆیان دەکەنەوە، ئەوان ئەو ترسیان هەر هەبووە دە ناو پەروەندە و لە ناو فایلی بنەماڵەی خۆیاندا. ئەوە نیە دەڵێن بڵێ نا ئەوان دەزانن کە تورکیا جێگای متمانە نیە، بەڵام هاتوون چیان لێ کردووە؟ هاتوون ئەو ڕەجی ئەو دەمارەی کە دەماری ئێکۆنۆمیە، دەواری ئیقتصادیە، دەماری پارەیە دەیختیاری وێنیان ناوە. بۆیە ئەمڕۆکانە منیش ئەگە تورکیا بم لەبەر ئەو بەرژەوەندێ زۆرە 50 ساڵەی حەول دەدەم کە ئەم قەراردادە بە جێگای خۆی بمێنێ، ئەو قەراردادە کاتێک بە جێگای خۆی دەمێنێ کە ئەو کەسەی کە ئیمزای کردووە، ئەو کەسەی کە لایەنی دووەمی ئەو پەیمانەیە بمێنێت و لە دەسەڵات دابێت. خۆ حیسابەکان غەڵەت نییە لەباری لۆجیکەوە، لەباری عەقڵانیەوە ئەوان چاچیان حیساب کردووە، دەڵێن هەتاکو نییە ئێمە هەبین ئەو پەیمانە هەیە. تورکیاش دەڵێ هەتا بنەماڵەی بارزانی هەبن ئەمن ئیستفادە لەو پەیمانە دەکەم. جا بۆیە ئەوان بەو حیسابەی کە ڕۆژێک لە ڕۆژان تووڕەیی خەڵک ناگاتە ئەو حەدەی کە تەڕ و ویشک پێکەوە بسووتێنێت و تووڕەیی خەڵک ناگاتە ئەو ئاستەی کە ئەم قەرارداد و مەراردادانە هەمووان دەریا هاوێت. ئەوان بەو حیسابەی کە من هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان وەک چۆن لە زۆربەی وڵاتان ڕوویداوە هەموو ئەو قەراردادانە باتڵ کرێت، هەموو ئەو پەیمانانە بخەنە ناو زبڵدانی مێژۆوە و حیساب بووە ئەو پەیمانە نەکەن کە خانەوادەیەک بنەماڵەیەک بابێک و برازایەک مام و برازایەک لەگەڵ دەوڵەتی تورکیان کرد و حیسابی بۆ بکەن و ئەوە لەباری نێونەتەوەی کانسڵ کرد. ئەم بەدڵنیایی هەرچی لە تلایەن بارزانیەوە لەگەڵ دەوڵەتی تورک بکرێت هەر دەڕابطە لەگەڵ ئەو پەیمانە استراتیژیەدایەکە ئەوان هەیەە. ئەوە پەیمانێکی زۆر استراتیژیەکە پێکەوە ئەو دوولایەنە گریاندا لە چەند ساڵی ڕابردوو کە دوایەوەی کە بە ئیسلا ئاشتی هەورامی هاتپی نەوت دەکەینە خۆماڵی و نەوت دەکەینە ئی خۆمان و ئابووری خۆمان لەسەر قاچی خۆمان بێ و ئابووری خۆمان بە بەغداوە گرێ نادەین. ئەوان هاتم تیان ئابووری خۆمان بە بەغداوە گرێ نادەین، بەڵام ئابووری خۆیان تەسلیمی گورجی تورک کرد.
تەسلیمی گورجێک کردو کە ئەسەن ڕەحمیان پێ ناکا ئەگەر بەغدا وەکو هاوڵاتی خۆشی دە چوارچێوەی جۆغرافیایەکی دەوڵەتێکی سربەخۆی عێراقیشدا ئەگەر تا ڕادەیەکیش بەرژەوەندێک کەت ڕابگرێت تورکە ڕای ناگرێت تورکە دێت تاڵانت دەکا عێراق نایە تاڵانت بکات چونکە عێراق بە هەر حاڵ کوردستان بە بەشێک لە وڵاتی عێراق دەزانێ کوردستان بە بەشێک بە ئیخۆی دەزانێ بەڵام تورکیا بە ئیخۆی نازانێ و بۆیە ئەوان هەستان ڕیشی خۆیان دەگرێت ئەونا بۆیە ئەو پەیمانە استراتیژیە پەیمانی دوای شنگاری بەدوادادێت ئیدیکەی بەدوادادێت تەسلیمکردنی ناوچەکانی پێدادێ شەڕی هەفتانەیەنی بەدوادادێت ڕێگای داخستنی ڕۆژئاوای کوردستان و شنگار و ئیزەدیەکانی بەدوادادێت و ڕەنگە خاڵی گومرجێکێک ئەم پێم وابێ ئەوانە هەموو دەکەوێتەوە سەر ئەو ڕابتە قوڵ و جێگا گومانەی کە زۆر جێگای تاریکی تێدایە زۆر نقاتی تاریخی تێدایە لە نێوانی بارزانی و بنەماڵی بارزانی و دەوڵەتی تورک زۆر پرسیارێکی دروستە کاکە بەرهەمجا حقیقەت ئەوەیە کە ئەمە هەمومان دەزانین کە شنگار بەشێکە لە ناوچەدابڕاوەکە یعنی لە پاکێجێکدایە پاکێجێکە کە خانەقین و کەرکووک و دووسخورمات و هەمووی ئەوانە دەگرێت هەمووی ئەو ناوچەدابڕاوانە باشە من پرسیار دەکەم ئەگەر تۆ چووی بە تاقی تەنێ بە بێوەکی یەکێتی دڵاگادار نیم دوو ئەندامی سەرکردایەتی یەکێتی حاجی مەسیفیش و بڵێستە فەرمانیش هەر ڕۆژی ئەوە وەکتیانەوە ئاگادار نین و ئەو پەیمانە پەیمانی خۆیانە و ئەوەی کە لەگەڵ دەوڵەتی عێراق و شەنگە لەگەڵ پارتی کراوە باشە ئەتۆ وەکو حیزبێکی سیاسی بۆ نییە بە تاقی تەنێ وەک حیزبی سیاسی بڕۆی لەسەر خاچی ناوچە دابڕاوەکان بڕۆی لەگەڵ دەوڵەتی مرکزی کەمە چەند ساڵە شەرمانە لەسەر مادەی 140 و لەسەر مادەی 57 پێشتر و ئەتۆ هەستاوی چووی بە تاقی تەنێ وەک حیزبێک نەک وەک حکوومەتی کوردستان ئەم مۆزوعە گەلێک مهمە ئەگەر ناوچە دابراوەکان ئەتۆ چی قسەیان لەسەر دەکەی باشە ئەمە لێتان دەپرسم کەرکووک گرنگترە یا شەنگار وەک ناوچە دابراو خانەقین گرنگترە یا شەنگار ئەتۆ چۆنە وەنیە ئەتۆ چووی هەستاوی چووی تەنیا لەسەر شەنگار لەگەڵ دەوڵەتی عێراق تەوافقێ دەکەی نا ئەو ماستەمووی تێدایە کاکە مویەکەش زۆر ئەستورە و دیارە زۆریش زەحمەت نییە بیبینێەوە نەخێر لە دێر زەمانەوە بنەماڵەی بارزانی وەکو عەشیرە و تایفە ڕقیان لە ئیزەدیەکانە شەڕی ئیزەدیەکانیان کردووە چەندین جار قەلاچۆیان کردوون چەندین جار جینۆسایدیان کردوون ئەمە لەلایەک لەباری دینی و مەسەبێەوە لەباری عەشیرەتیەوە لەلایەکی دیکەوە تورک نەیشاردوێتەوە لە شەڕی ئەفرینەوە ئەوان تەماحیاندەوە کردووە کە ئەو دەواازە ئەو گەرۆی نێوانی باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان کە دەبێتە چیاکانی شەنگار و دەبێتە خودی شەنگار ئەوانە ببەستن و ڕابطەی نێوانی ڕۆژاوا و باشووری کوردستان بپسکرێنن و تورکیا بتوانێت بێت بە ئازادی شەنگار داگیر بکە وەک چۆن ئەفرینی داگیر کرد ئەمە لەلایەکەوە کە بەڕێی من ئەمە کارێک بوو کە پارتی نەبڵم پارتی حیزبی بارزانی نەک بڵم حیزبی بارزانی ئەم خانەوادەی مسعود بارزانی ئەو کار ئاسانیان بۆ تورکیا کرد و ئەوەی کە پەیمانێک کە دوێنێ باوەمان لەبیر نەچێ ئەو پەیمانە لەسەر کاغەز دەمێنێتەوە من بڕوام وایە شەنگاری ئەوەی قبول ناکە ئیزەدی ئەوەی قبول ناکە تا ئێستاش قبولیان دەکردووە باوە بمێنێ ئەم پێم وایە جێبەجێ نابێت پێم وایە جێبەجێ نابێت ئەوە چەند جاریشم وتیوەش لەسەوەی کردووە بەقابلم لەسەوەی کردووە کە جێبەجێ نابێت بەڵام ئەوەی کە لێرەدا جێگای شک و گومانە ئەو سیخوڕێ ئەو کۆی لەبوونە ئەو کارەی کە لە ناو خودی کوردستاندا لایەنێک دەچێت دەیکا بە نێوی حکوومەتی کوردستان کە ئەوە کارەساتە کە ئەوە زۆر دەبێت جێگای محکەمەیە ئاخر پارتی استفادە لەو وەزعی ناو یەکێتی و گۆڕان دەکات پارتی لەلایەکەوە شانسی نییە لە چەند لاوە بۆی دێت یەکێک لەوانەی کە دەتوانێت بۆی دەڕەخسێنێ کە بە کەیفی خۆی لە بن جۆی یەکێتی و گۆڕان ئەو کارانە بکوە کەس قسەنەکە وەزعی ئاڵۆزی ناو ئەو دوو هێزەیە ئەو وەزع
ئاڵۆزەیە کە دەنێ خۆیاندا هەیەە و کەس ئاگای لە کەس نهایقەت لە ناو گۆڕاندا ئەوە هەمومان دەزانین کە قەیرانێکی گەورەی ناو تەشکیلاتی ناو حیزبایەتی خودی گۆڕانی گرتوتەوە کەم خەتی یەکتر دەخێننەوە کەس نازانێت چێ هەمەکارەیە کەس نازانێت ستا تۆ کارت بە گۆڕانی بێ دەسی بۆ لای چێ حقیقەتەوەی دەناوێکێتیشدا دوای کۆنگرە کە کردیان و ئەو جیلە تازە هاتوۆتە سەرکار تا ئێستا ئەوانیش خۆیان نەگرتوێتەوە و نازانن لەگەڵ بەشی مەکتەبی سیاسی کۆن کە پێیان دەڵێن مەسلحەتی نیزام یا پێیان دەڵێن بەرژەوەندیەکانی ڕاگری بەرژەوەندیەکانی باڵای یەکێتی ئایا ئەسەن دەسەڵاتەکان لە چۆن ئەوە لەلایەک بۆیە لەلایەکی دیکەشەوە بەڕێی من ئەوەندە زیرەنجیان تێدایە کە بڵێن جا بۆ خۆمان بەشتیوابمان دوکەین خۆ سەر ناگرێت ئەمە دڵنیام ئێستا ناوێکێتی پسی قسەیان لەگەڵ بکەیت لەگەڵ هاوسەرۆکەکان لەگەڵ ئەندامەکان لەگەڵ نازام سنتەری استراتیژەکەیان دەڵێ کاکە خۆ سەر ناگرێت خۆ ئیزەدیەکان قبولی ناکەن پەکەکە ناهێڵێت چیچی ئەمە لەلایەکی دیکەوە گۆڕانی شەرۆکە ئەو فکرەی برادرانی یەکێتی هەیە کە پێیان وایە کە ئەوە سەرناگرێت جاگە سەرناگرێ بۆ خۆمان پیا و خراپ بکەین لەو هەموو پۆست و سفرە ڕەنجینەی کە پارتی بڵاوی کردوێتەوە بۆ ئەندامەکانمان لە پۆستی مدیر عام و لە پۆستی وەکیل وەزیر و لە پۆستی وەزارەت کەەوە تازە خەریکن دووبارە بەرووبووم و نیعمەتەکەی دەبینی خواندا دابەش دەکەن دەڵێن جا بۆ لە خۆمانی تێک دێن ئەوجا کۆمەڵی خەڵک لە هەردوولا لە یەکێتیش و لە پارتیش بەرژەوەندیان هەیە لەوەیدا کە ئەو پۆستانەیان بەرکەوێت وە کاتێک دێتە مناقەشەی ئەو قسانەی کە عەلی دەیکا یا تۆ دەیکە یا ئەوەی کە بۆ قبولی دەکەن ئەوانە بربەستن ئەوانە بوون بە بڵینگۆی پارتی دەنێو خودی حیزبەکاندا و ئەوانە ناهێڵن کە یەکێتی لە کاتی خۆی داوەدەنگ بێت گۆڕان لە کاتی خۆی داوەدەنگ بێت نەک ئەوەی کە دەنێوانەدا هێزی ڕادیکاڵ هێزی وریای تێدا نەبێ قسەی وریای تێدا نەبێت نەخێت ئەوانە بە خاتری بەرژەوەندی کۆمەڵێک برادر کە خەریکن چاوەڕێی وەرگرتنی پۆستن لە هەولێرە بێدەنگە لەوەی دەکەن دەڵن بابەوە بە حواڵە بەخوایکەین ئەم پێم وابێ بەشێکی زۆری لە بێ ئیرادەی ئەو هێزانەیە و لەلایەکی دیکەوە حقیقەتەوەیە کە ئۆپۆزیسیۆنمان مراندووە ئێمە ئەمە دەیانجا لە مێژووی 60 ساڵی ڕابردوودا تێکرار بۆتەوە بەداخەوە کە کورد بۆ خۆی دوژمنی خۆیەتی کە کورد بۆ خۆی نایاری خۆیەتی کە کورد بۆ خۆی جەلادی خۆیەتی ئەمە حقیقەتێکەوە هیچ بۆ من جێگای ئەوە نییە سەیر و عەجایب نییە هەر لە سناریۆی مەدعەمی هۆقەبازەوە بگرە هەر لە سناریۆکانی ترەوە کە خەڵکی خەباتجێڕی باکووری کوردستانیان تەسلیمی تورکیا کردوتەوە و ڕۆژانەش دەیکەن بە بێەوەی کە دەنگی لێبەرزکەنەوە ئەوەی ئەو کوڕە گەنجەش کە دوێنێکانە دایکی بۆ خۆی دەڵێ لە هەرێمی کوردستان گەورە بۆ لە سلەیمانی کاری کردو ئەوانە بەداخەوە ئەوە جێگای زۆر لعنەتە جێگای ئەوەیە کە شەرمەزاری بکەین کە ئەتۆ چۆن بەدەستی خۆت خەباتجێڕێک شۆڕژگەرێکی پارتیەکی تری کوردستان تەسلیب دەکەیەوە حقیقەتەوەیە کە زۆر لەو جوامێرەی دوێنێ پێرێ لەو کەسەی کە تەسلیمیان کردێتەوە خەڵکی گەورەتر و خەڵکی زۆر بە ڕابردووتریان ئەوانە لە ساڵانی زوو لە 60ەکاندا تەسلیمی شای ئێرانێ کردووە لەو ئاخیاندا تەسلیمی میتی تورکیا کرد لە 90ەکاندا کۆمەڵێک ڕۆژهەڵاتی کوردستانیان شۆڕژگەر و پێشمەرگەی ڕۆژهەڵاتیان کوشت و بە خاتری دڵی پاسداری و لەگەڵ میتی تورکیاش مەعەدەل ئەوانیان هەبووە نایشارینەوە کاکە ئەوان نایشاردەوە ئێمە پیاویت میتی تورکیای ئەمە ئیتر لەوەی واضحتر نییە دەسەڵات دەڵێم دەسەڵات مەبەستم وەیە کە ماڵی بارزانی کە هەموو دەسەڵاتەکانی ئەو ڕۆی هەرێمی کوردستان لە ژێرچۆکیاندایە ئیتر لەوە گەڕێن کە ناتوانن لە ناوچەی سەوز یا لە ناوچەی یەکێتیدا ئەو ئیقتدار و ئەو دەسەڵاتەی ناوچەکاری تری هەولێر و بادینانیان هەبێت بەڵام وردە دەبینین بە عەمەل ڕۆژانە بەکردەوە ئەوان زۆربەی جومگەکانی دەسەڵاتیان لە هەرێمی کوردستان هێناوەتە ژێر چۆکی خوان و بە ڕۆژی ڕووناک بە بانگی محەممەدی هاوارێ دەکەن ئێمە بەشێکین لە میتی تورکیا ئێمە بەشێکین کە لەگەڵ ئوردوغان لەگەڵ سیاسەتەکانی ئوردوغان دەڕۆین و ناشی شارنەوە ئەمە زۆر چاک لیان دەخێنمەوە ئەوان ئەو ڕۆکانە بە خەیاڵی ئەوەی کە ئوردوغان عوسمانی زندوو دەکاتەوە ئوردوغان ویلایەتی مووسڵ و ئەو ناوچانە و سووریا و تەنانەت لوبنان و لیبی و ئەوانە هەمووان داگیر دەکا و بە هەمووی
هەرێمی کوردستانەوە بە سلەیمانی و کەرکووکیشەوە دا ئاخرەکەیدا ڕەنگە ئوردوغان وعدێکی وای پێدابێت کە ئەگەر ئێوە هاوکار بن بۆ ئەوەی کە ئەو پلانە سەر بگرێت ئەم بە دڵنیایی یەکێک لە بنەماڵەی بارزانی دەکەمە والی ئەوان فەخر و شانازی بە والیبوونی تورک دەکەن هەر لە دێر زەمانەوە ئەوان بۆوان سربەخۆیی کوردستان و ئاڵای کوردستان و ئەوانە هەمووی فشەیە بەڕاستی فشەیە دنیو خۆیاندا پیان فشەیە بۆیە ئەمن تعجب لەو ڕۆشنبیر و ڕووناکبیرانە دەکەم کە هاتوون لە ژێر باڵی عەبای سربەخۆیی و ئاڵای کوردستانی بنەماڵەی بارزانی پیان وایە ئامانج و هەدەفەکانی کوردستان بێتە دی ئەوانە دەخەون یەکدان کە بەڕاستی بەیانی دوو بەیانی لە چۆکی خۆیان دەدەن لە ئەژنوی خۆیان دەدەن کە ئەوانە زۆریان پێشانازی ترە کە والی سوڵتانی تورکیا بن لەوەی کە بێن دەوڵەتێکی سربەخۆی کوردستاندا بمەزرێن ئەوان هەموو کارێک دەکەن بۆ ئەوەی کە سوڵتانی عوسمانی لە ئەنکارایەوە چەپڵیان بۆ لێدا وڵا ئافترم کە پەرەو پێشوازیان دەچێت بە درۆ لە لای وەزیری خارجیەکەی بڵە ئاڵاکەی دانێن بەڵام ئاڵاکەی مێهێنە لایمە ئەو بێ احترامیانە لە مێژەکراوە وەڵام قبولیان کرد کاکە بەرهەم ئەوان شانیان ئەو کۆیلایەتێ ئەو بێ احترامیە هەڵدەگرێت شانیان هەڵی دەگرێت ئیتر ئەمە هیچی دیکە بڵێ یعنی لەوەی وازحتر لەوەی ئاشکراتر کە ئەوان کۆیلەبوون و پیاوبوونی بنەما ئوردوغانیان پێ بە هەموو شەڕەفێک کە پێ بە هەموو ئاڵایەکی کوردستانە پێ بە هەموو سربەخۆیەکە ئیتر چی بڵێ ئەوان لە بژێر باڵی عوسمانیدا لە ژێر باڵی سوڵتانی عوسمانیدا ئاسوودەترن خۆشتریان لێ دەگوزارێت بەرژەوەندەکانیان باشتر ڕادەگیرێت بۆەوەی کە باشووری کوردستان و بەعام کورد نوخبەیەکی هیچ و پوچ و کاڵفامی هەیە حقیقەتێک ئەمەوە چەند جارمەوە کردو نوخبە و ڕۆشنبیری کورد میلەتی کورد عیبی نییە میلەتە لە هەموو دنیا میلەت کاری خۆی دەکات ئەوە من و تۆی خوێندەوارین بە خۆمان دەڵێن نوخبە بە خۆمان دەڵێن ڕۆشنبیر کە ڕۆژێک لە ژێرباڵی ئەو لای داین ڕۆژێک لە ژێرباڵی تورکیا داین ڕۆژێک لە ژێرباڵی بارزانی داین ڕۆژێک لە ژێرباڵی فلان حیزبی گۆڕان و یەکێتی داین حقیقەت ئەوەیە نوخبەی کورد نوخبەیەکی سربەخۆ نییە نوخبەیەک نییە کە ئامانج و استراتیژی مشەخەسی هەبێت نوخبەیەک نییە کە بەبێ دەسەڵات بەبێ ئەوەی کە دەسەڵات دەستی بەسەر سەریدا بێنێ بەبێەوەی کە دەسەڵات وەنەوشەیەکی پێشکێشکە بەبێەوەی کە دەسەڵات بیکرێت ئەو نوخبەیەی کە ئاوە بە هەرزان دەکردرێت ئەو نوخبەیەی کە مستەفیدە لە دەست حیزبێک یا دەسەڵاتێک من بە نوخبەی نازانم من بە ڕۆشنفکری نازانم و لە دنیایشدا حیز میلەتێکی پێشکەوتوش تەنانەت کۆمەلگایەکی وەکو سویدی وەکو بریتانیایی وەکو ئاڵمانیش بەبێ نوخبەی وریا بەبێ نوخبەی چاوکراوە بەبێ ڕۆشنفکری چاوکراوە ناتوانێت نیزام بۆ خۆی دابنێت ئەوەی کە وڵاتێک دەکاتە وڵات ترۆپکی پێشکەوتووی ئەوە نوخبەیەکی بچووکە کە نیزامی بۆ دادنێ کە دەستور و یاسای بۆ دادنێ کاتێکە تۆ لە وڵاتەیدا نظام و ئەوەت داناکە دەست بۆ چەک مقابل براکەتدا منع کفرە محکەمە دەکرێت ئیتر کەس دەستی بۆ نابە کاتێکە تۆ نیزامت دانا کە میلیشیا دە وڵاتەی مندا کفرە ناکرێ هەر میلیشایە کە دروست بێت لە 20 کەسەوە تاکو لە 100 کەس تا 200 کەس بە غەیرز جێیشی نیشتیمانی بە غەیرز ئەرتەشی نیشتیمانی ئێمە ئیجازەی پێ نادەین ئەوە دەبێت نوخبە ئەوەی بکاتە نیزام ئەوە دەبێت ڕۆشنبیر ئەوە بکاتە ناو کۆمەڵانی خەڵکەوە دەنا ڕۆشنبیرانی ئێمە ڕۆژێک چاویان لەولایە ڕۆژێک چاویان لەولایە ئەمە نمونەیەکم بۆ جێڕایەوە کوتم لە ساڵی 96 کە شەڕی یەکێتی و پارتی بوو دوو هەیئەت ساز بوو کە بچم بۆ لای مام جەلال و بۆ لای کاک مەسعودی کاکە بەسە ئەو شەڕە تاکەی ماڵوێران دەبین ئەوە دنیا هاتوۆتە سەرقەت دانەوێ شتێک بۆ کوردکەن فەڕەنسە پێی خۆشە جەلال تاڵەبانی و مەسعود بارزانی بێنێ لە کۆشکی ئێلیزا پێیەکیان بگێنێ ئۆڵبرایت خەریکە کەچی ئەمە چەند نوخبەیەکمان کە بە ناویش بێلایەن بوون ناردەوە بۆ هەولێر و بۆ سلەیمانی کە قسە لەگەڵ مام جەلال و لەگەڵ کاک مەسعودی بکەن بەڕاستی پێت دەڵم ئەوە تا بنێو هەمە لەلا کە نیوەیان لە هەولێرە گیرسانەوە مەسعود کڕیبوونی کردبوونی بە ڕاوێژکاری خۆیان ئیتر ئەو هەدەفەی کە ئێمە بناردمانەوە لە مەڵبەندی ڕۆشنبیری لەندەنێ کاکە لە بیریان بردەوە ئەمن لە ساڵی 2002 لە بیرمە کە ژن کوشتن زۆر بوو ژنانی کورد لە هەر چوار پارچەی کورد
کوردستان لە پارلەمانی لەندەنێ کۆبوونەوە بریتانیایە کۆبوونەوە هەیئەتێکیان دروست کرد کە بێن بابە بڵ پێش ئەو قانونی 57 بوو نازام چ بوو کە ژن کوشتنی حەڵال کرد بوو لە قانونەکەیدا کە پێشی ئەوە بگرن و بیگۆڕن لە ئاقل هەرێمی کوردستان بیگۆڕێ بەڵێ جەنابی مام جەلالی گۆڕی بەڵام ئاخرەکەی وەکو هەرێمی کوردستانە و قانونە هەر نەگۆڕدرا و ئەو کەسانی کە ناردیانەوە ژنەکان دویان لە هەولێرە کردران دویان لە هەولێرە کردران بوون بە مستەشاری ڕاوێژکاری خصوصی کاگنەچیر بارزانی جا کە نوخبە ئاوە بە ئاسانی بفرۆشرێ و بکردرێت و دەمێک لە لای یەکێتی دەمێک لە لای پارتی دەمێک لە لای گۆڕان دەمێک لە لای حکوومەت دەمێک لە لای تورکیا کواوە نوخبەیە حەقیقەت ئەوەیە کە هیچ وڵاتێکی دنیاە کە ڕەنەسانسی کردبێ و بەرەو پێشەوە چووبێ بەرەو پێشکەوتن چووبێت بەبێ نوخبە نەیتوانیوە نوخبەی کورد مردووە نوخبەی کورد وجودی نییە نوخبەی کورد چاوی لە چیرفانی خۆیەتی بە دڵنیایی ئمە بۆ خۆم یەکێک بووم لەو کەسانی کە لە ساڵی 2007 و 2008 هەستمان بەو هەموو ناعەدالەتی و دەستمان بەو هەموو هەستمان بەو هەموو گەندەڵەی کرد بە ڕێبەری کەسایەتێکی وەکو نەوشیروان مستەفا و ئەو دیارە ئەو کاریزمایەک بوو هێژمۆنی هەبوو دەنێو خەڵکدا و ڕابردوویەکی هەبوو کە بەبێوی نەدەکرا بەڕاستی بەڵام کۆمەڵێک خەڵکی دڵسۆز و خەڵکی ئەوەی کە ئاوا بیر دەکاتەوە لە دەوری حاڵان و بزوتنەوەیەک دروست و بنێ بزوتنەوەی گۆڕان و بەڕاستی لە حرەکەتێکی زۆر سەریع و کەمماوەدا توانی 25 کورسی لە 100 کورسی پارلەمان بەدەست بێنێت و بوو بە مەعارزەیەکی بە قووەت بەداخەوە ئەوانەش هەناسەیان زۆر کورد بوو ئەوانەش هەناسەیان زۆر تەنگ بوو ئەوانەش تا هۆندە بڕیان نەکرد و لە زۆر زوو لە نیوەی ڕێگایە هەر لە بیدایەتی ڕێگاوە ماندوو بوون پۆست و مەقام و وەزارەت و ئەوانە بەرچاوی گرتن و هەمووی ئامانجەکانی خەڵکیان بە پۆست و مەقام و ئەندام پارلەمانی و وەزارەت لە هەولێرێک گۆڕێەوە و ئاخرەکەی بوون بە ئەو بوونە ژێردەستی چوونە ژێر باڵی پارتی و پارتی بەکەی بخوان وەک بۆ ڕێشەتڕند حرەکەتیان پێدەدا و ئەوە نەتەنیا عیبەیەک بوو بۆ خۆیان بەڵکو کارەساتێک بوو لە هەمووی جوڵانەوەی خەڵکی کوردکە بۆ ماوەیەکی دوور و درێژ ئێمە ئۆپۆزیسیۆنمان مراند من ئەگەر بوێرم دەتوانم بڵم دەژوێرم بۆ ناوێرم ئۆپۆزیسیۆنێکی ڕێکخراوی ئۆپۆزیسیۆنێکی چاوکراوەی بە ئامانج و بە ستراتیژ ئەو ڕوبەدی ناکە ڕاستە دووسێدانە حیزبی بچووک نەچوون دەدەسەڵاتەوە بەڵام دەبێت لە بیرت بێ کاکە بەرهەمجان لە قانونی سیاسی و لە ئەوەدا نەچوونی ناو دەسەڵات بە نیشانەی ئۆپۆزیسیۆن بوون نییە ئەگە بە نیشانەی ئۆپۆزیسیۆنیش بێت دەکرێت ئۆپۆزیسیۆنێکی ڕادیکاڵ و ئۆپۆزیسیۆنێکی جێگای پەنجەیان دیار بێ نین حقیقەت ئەوەیە کە ئەوانەی کە نەچوون دەدەسەڵاتەوە بەریان نەکەوتوو سێگۆڕان دووجێک دووجار بە ئاشکرا میلەتی فریودا بڕێی من کارێکی خراپیان کردووە من داوا لەو دۆست و هاوڕێیانم دەکەن کە سەردەمێکی پێکەوە لە جیپەیەکدا بووین چی دیکە خەڵک مەجێلێنن چی دیکە خەڵک فریو مەدەن چونکە ئێوە یەکەم جار کوتان 6 مانگ مەجال دەدەین بە دەسەڵات دوای 6 مانگ کارنامەکەی دەخێنینەوە ئەگەر ئامانجەکانی نەپێکابێت ئێمە لە ئۆپۆزیسیۆن دەینە دەرێ 6 مانگ گوزەرا لە هیچ خۆڕایی ببێەوەی کە پسنەوە بۆ ناو کۆنفرانسی گشتی بەبێەوەی کە پرس بە ناو خۆیان بکەن و بە جەماوەرەکەیان بکەن هەر لەسەرەوە لەگردەکەەوە کتیان ساڵێک دیکەینە ساڵێک 6 مانگیان بۆ تازە کردن دیستانەکانە هیچ ڕووی نەدا و خراتر بوو دەسەڵات وحشی بوو دەسەڵاتی تر بێ شەرم بوو دەسەڵات ئەوجار دەستی بۆ موچە و معاشی خەڵک برد ئەوجار دەسەڵات دەستی بۆ تاڵانی میلەت برد ئەوجار دەسەڵات دەستی بۆ گومرگەکان برد ئەوجار دەسەڵات ئەوەی کە نەدەبوو بیکا کردی ئەوجار لە هەمووی گرنگتر دەسەڵات پارلەمان کە دەستگایەکی شەرعی و قانونی نەتیجەی شۆڕشی کۆمەڵانی خەڵک لە ساڵی 92 بوو ئەم پارلەمانەی کرد بە کارتۆنی پارلەمانێک کە ئەو ڕۆکانە بەقەت پارلەمانەکەی لیژنەی تەنسیق پارلەمانی سەردەمی سەدام لە دوای بەیانی 11 ئازار هەر ئەو حتا ئەو ڕادیکاڵتر بوو ئەو پارلەمانە لەو پارلەمانێکی ئێستا هەمانە چوو دە ژێرباری ئەواوە بەڵام تا ئێستاش ئەوە 6 مانگ بوو بە ساڵ بوو بە ساڵ و نیو بەڵام کۆمەڵێک بەرژەوەندی خواست کۆمەڵێک کەسایەتی کاراکتەری بەرژەوەندی خواست لە ناو خودی بزوتنەوەی گۆڕان
پێیان ناخۆشەکە لە حکوومەت بێنە دەریا و حەول دەدەن شەو و ڕۆژ کە گۆڕان لە حکوومەتدا بمێنتەوە بەڵکو لە هەنگاوی داهاتوو ئەوانیش بەروبوومێکیان دەستکەوێ بەڵکو ئەوان کە ئێستا لە بەروبوومدان وەزیرن یا مدیر عامن پۆستەکەیان نەچێت چونکە بۆ خۆیان دەزان ئەگەر گۆڕان بکشێتەوە لە حکوومەت هەمووی ئەو پۆست و مۆستانیان لێ دەستکەنەوە بە چەقەنەیەک بە چاوتروکانێک هەرچی ئەندام پارلمانیش دەنانەت دەردەکەن ئەندام پارلمانیش دەردەکەن چ بگا بە وەزیر و وەکیل وەزیر و مدیر عام بۆیە ئەم کۆمەڵە خەڵکە کە زۆریشن کە منین دەناو خودی جوات و دەناو خودی بزوتنەوەی گۆڕاندا تەسیرێکی کارایان هەیە لەوەی کە ئەو کەسانێک کە دەناو گۆڕاندان و صاحب دەتوانن بریاری دروست بدەن نەتوانن بریاری دروست بدەن بۆیە ئەوە لایەک لەلایەکی دیکەوە عینی ئەو نمایشە ڕەنگە بگەڕێتەوە ناو یەکێتی لەلایەکی دیکەوە یەکێتی تا دوای کۆنگرە ئێستا کوێ نەیتوانیوە خۆی لەسەر قاچەکانی خۆی مەحکەم بکە دە بۆ خۆتان دەزانن کە چەندین باڵ هەیە ئەو ڕۆکانە و تا ئێستا کوێ مەرکەزیەتێکی وا بە قووەت کە بتوانێت بریاری ڕاست و دروست و شۆڕژگەرانە ڕادیکاڵانە بدا لە ناویەکێتیدا بەڕاستی تا ئێستا کوونێ بوونی نییە و ئەگەر هەش بێت زۆر زەعیفە بۆیە پارتی لە هەموو لایەکەوە شانسی هەیە کە توانیوێتی کە هەم گۆڕان هەم یەکێتی بێنێتە تا ڕادەیەک ژێر باری سیاسەتە گڵاوەکانی خۆی و بە کێفی خۆی بکە ئەوەی کە حقیقەت بێ ڕاست دەکەی و پرسیارێکی زۆر دروستە لەسەر بادینان بەڵێ خەبەرێکی وا هەیە کە بزوتنەوەیەکی جەماوەری بزوتنەوەیەکی ڕادیکاڵ بزوتنەوەیەکی شۆڕژگێرانە بزوتنەوەیەکی ئانتی بارزانی لە باکووری لە بادینان بەڕێوەیە و کاری چاچی بۆ کراوە و خەڵکی باشی هەیە لە ئوروپا لە تەریق یوتیوب و لە تەریق فەیسبوک و ئەوانەوە مرتب بانگەوازی گەندەڵی و دزی و تاڵانی ئەو خانەوادەی مەسعود بارزانی و براکەی ئیدریس بارزانی دەکەن و دەزانن کە ئەوانە میلەتی کوردیان چۆن بە تاڵان بردووە و ئەوان تەنانەت خزمانی نیزیکی خودی مەسعود بارزانی و ئیدریس بارزانی دەنێ ئەو بزوتنەوەیدا دەبینن و بۆیە ئەوانە ئەو خەتەریان تێکردو لەلایەکی دیکەوە ئەوان دەزانن کە بەشێکی گەورەی لە هەرێمی کوردستان کە گەرمیان بێ پشدەر بێ سلەیمانی بێ بڵین ناوچەی سەوزیان لە مێژە لە دەستداوە ئەوان تەواوی حەول و کۆشش و تەقەلای خۆیان بۆەوە دەکەن کە هیچ نەبێ لە بادینان بمێنن ئەوان دەزانن هەولێریش کۆنتترۆلی ئاسان نییە هەولێریش دابەش بووە بەسەر ئەوەدا کە کۆمەڵانی خەڵکی تێدایە کە ئانتی بارزانین کۆمەڵانی تێدایە کە کۆیلەی ئەوانن بەڵام خەڵکی تێدایە کە کۆیلەی ئەوانن بەڵام ئەوان دەزانن کە بادینان ئیتر ئیوانە لانکەی وانە نابێ بادینان ئەوەی تێبکەوێ نابێ بادینان ڕۆژنامەی ئازادی تێبکەوێ نابێ ڕۆژنامە نووسی ئازا و بەغیرەتی تێدا بکەوێ بۆیە لە ئەوەڵین شتێک کە سینگناڵێک کە دەیبینن ئەوان زیادە لە حەد حساسن بە بادینان دەیان هەیە بادینان هێلکەیەکی پاکراو بێ بۆ خۆیان بەبێ هیچ گرێ و گۆڵێک بەبێ هیچ ئەوەیەک کە نابێ هیچ گونە منفەزێک تەنفیزێکی ئەوەی لێبێکە بۆنی ناڕزایەتی لێبێت ئەوان بادینان بەی خۆیان دەزانن بە لانکەی ئاخری خۆیانی دەزانن وا دەوێدا دەبێت جێگایەکی ئامین بۆ خۆیان دروستکەن جێگایەکی ئەمن بۆ خۆیان دروستکەن کە ئەم پێم بێ ئاخرەکەی و قسەکەی تۆم لەلایەک زۆر قبولە چونکە کۆمەڵێک برادرم هەیە کە پەیوەندیم پێوە دەکەن هەروەکو ئەوانەی شیلات زێکە چەند ساڵەوە پێش حرەکەتێکیان دروست کرد ئێستاوە گیراون کۆمەڵی خەڵکەیە کە لە خودی خزمانی بارزانی کە بەڕاستی حەول دەدەن بۆ لە ناوبردننی ئەو دەسەڵاتە و خەڵکانی دیکە هەیە وەکو تاچی کوردی لە ئامێدی و ئەوانە کە مرتب چالاکن لەسەر یوتیوب و لەسەر فەیسبوک کە شەو و ڕۆژ لە قاویان دەدەن کە ئەوانە چ دەکەن و ئەم پێم وابێ ئەوان زۆرتر لە من و تۆی سۆرانی یا لە من ناوچەی سلەیمانی زۆرتر شت دەزانن وریاترن سەبارەت بە بنەماڵی بارزانی بۆیە دەبێ مەجال بدەین پشتیوانیان لێ بکەین کە ئەوان بەرحەقن و دەبێ بنەماڵی بارزانی لە خودی بادینانەوە کۆتاییان بێت